ساتا بەسەر هاتە سەیری کەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خوی برێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە وەڵاوێ. مرۆڤ ئێستا ناڕەحەتە عەشەدوو. قەناعەتیان هیچ نەماوە وەڵا نەماوە. کەس ئاگای لە کەس نەماوە ئەو حاڵە. چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێکچووە گەرمە ساتە ها. بەسەر هاتە دەی. کۆمیدیە وەی چیتر لە خۆت تەمەشاکە کوڕەکانکە تۆم لە چ بان کتێبکانە بە قورعان دید بزانیتن خەنامەم دەکات وەرە بە قوربانیشان تخوا مدیرەکان لە تیف سەد شکوور بۆ مدیری پێشووتر بەس دەبوونێکی خۆش ڕێک و پێجلێکی ڕاقی تاکە مەحەت بوون کوشتنی بە قورعان وەڵای هەموو خەتای خۆتان وەرە کاکە چاوی تۆ خۆم کتابەکەم کرد بەدەستی خۆم ئیمزا من خۆم ئیمزام کرد دوێنێ ناردم وتم خێرا سادریکەن با بگاتە دەستگا حەمالی نانام لە خزمەتام کردە چوە بیرمە چیە چاوەکەم دەیخوا لەگە پاریس باشە من داوای بروسکم کرد کارتان بروسکن کاکە خۆ من ناتان ناسمەوە ئاوە قوربان جان مسکی تێرەکەم بڵێم من مۆزەفەکەتم بروسکم ئەوسکی تێرە من بڕستمەوە بۆزە ئەوکە سکرتەکەتە باشە یەک دەقە سەرم لێ تێک مێن خۆم زۆر تەواو نیم یەک هەفتەیە هاتمەوە ئەم دایرەیە چی مۆزەفینم هەر هەرمووی ئاوە ئەم کەمامەی پێ سەبەب کاکە هەموو چی بوو هەموو تەزمینی لوتان کردو چی نەوەڵا قوربان جان ڕاستیبی گوتمە عیبی نییە بەڵام تۆ ڤایرۆسێکە بڵ ئەوە بڵێن با جەنابیشی توش نەبی باشە مە هەرچان نەبوونەوە ئەمە تۆ کامیانی بروست ئەوە سکرتێرەکەمم سکرتێرەکەمم من من خۆمەمەم منم کاکە سەرتان لێ تێگاوە ئەمە چیم دەوام کەم نەبڕایەوەمە ئەو ئێستا خزمەتەکانت نییە تۆ چیەکەی لێرە کاکە وەڵا گوتم لە خزمەتدام باشە تۆ دکتۆرێکی قوڵگویۆن و دەشتێک نابێت بە قوربان عیلاجێکی خۆ بکە ڕۆحەکەم بە قورعان لە زۆر لە دکتۆران گەڕامەش کاکە بڕستێک دکتۆرەشی عاشایی لە دیتمەوە مەسەلەکە لە باسکەم نەوەڵا با ئەو باسی کە من ئەو کوردەکە هەر وازەح نییە ئەمە بەچی وێت و ئەوە زەین چی قوربان جانەوە فەتری لەمە پێش قانون چیە چۆ گوێچکەوە قانون ئەرە وەڵا ئێت دوسێ دکتۆر مامەر عیلاجی نەبوو وەڵا نیش دوایی کابرایەکی عەشایەرم دۆزیەوە هات پەمپێکی پێ بۆ قوربان لەگە کردی گوێچکەوتی لەگە فوی لێ کرد چاک یعنی خالۆتەکە تەواو نەما وەڵایی ماوە قوربان جان ماوە ئەوەی ڕاستی ئەرێدا گیر بووە نەوە تا بێتە دەرەوە نەوە تا سابت بێ لە شوێنەکە نە بە ساخەوم نەیبێ بۆ شوێنی کە بافری پیانەکە نەوەکو لە شوێنێکی کە عاسی بێت نەخەمە دە باشە بە قوربان تۆ توانی بڕێت ناوەڵا گوتم لە خزمەتدام بزانم چ دەوێتن کاکە ئیشمان نییە ئەگەر ئیش هەبوو بانگی دەکەم ڕۆحەکەم یانی شتامە نییە لا حول ولا قوة إلا من خۆم زۆر تەواوم هێشتا لە مەوزوعی ئەم تەمامچی ناو دایرەیم حاڵی نەبووم کاکە دە لە کۆڵم بەرەوە یانی بڕۆم بڕۆ کاکە دەرم دەکەین ئەرێتە بڕۆ برا دەماش ئەگەش پێم بۆ لێرەمە کورەجا بڕۆ ناجسی ناڕەسەن لە ناخۆش بۆش دایرەکە وای یعنی چی وایە چییە ئەمرن نەمێنێ ئەمە چییە هەرچی موظف هەیە هەر هەمووی دەمامکی بەدەمەوەیە سەبەب تێم گەێنە ئەزانی چی قوربان جان ئەو ڤایرۆسەیە ئەڵێ بعد جەنابیشی توش نەبیت و ئەم ڤایرۆسە بڵاو بۆ توانێت زۆر ناڕەحەتە بەخوا ئەخە مەسەلە ڤایرۆس نیە باشە لەگەڵ ڕێکێمە بۆ ڤایرۆسە نییە تۆ لە گەڕیشیەوە خزم و کەسوکار ڕەفیق و براتە دراوسێ کەس لێتەوە نزیکە بێتەوە چا بۆ نزیک بن و کاکە بێ بۆ ماڵم دانیشن ئەخە داوەیە مۆزوعەکەتە تۆ تێناگەیت تو واز لەوە بێنە ئێستا ئەمرکە زاڵمە بەڵێ ئەو ئیدارەیەم بۆ عقوبەی خاستە ژووری زاتیە بەبەست کاکسیوانە بەڵێ بەڵێ یەکسەر بۆم نەقڵکە نەخلێکی مەسەر چاڵ وەرە پێشەوە سێ و کتابە چۆن تەڵا کراوە ئیدارە ئاوا بێت وەرە ئەخە دەبانیان قوربان دەبا لێرەوە دێت چی تێ پێم بڵێ وەرە کاکە جادە وەرە پێشەوە بزانم چییە دەهسا هەیلەوە ئەها سەیریکە ئاخر تخوا ئیدارەیەک ئیدارە بێت تەماشایکە چاوە لێتی کاکە لەگەڵ تۆمە بە قوربان سەیری چیەکە برا گوێم لێتە قوربان لەگەڵ تۆمە بلا قسەم کە گوێم لێتە گوێم ئەخە دەلای بە کاکەوە هەر تێناگەم من دیتە لا حول
باش من تێناکەم من بۆچی ئەو حەساسیەتە ناگرم بۆ ئەو ڤایرۆسە ناگرم بۆوە آخر زين شو قول بانجا خو جناب السبب مشكلة كي هنا هاي مشكلة كمان الفيروس قوري أعوى ما ينتوش كرتوا احتیمالش خۆم مناعم بەقوت بێ احتمالي يا خو مناعة تدخل فيروس بەخوات الڤایرۆس سەگە سجى والله ئەها سێریکە لە جیاتی ئەوەی بنووسێ بەڕێوەبەرایەتی تاپۆی دوو نوتێتی بەڕێوەبەرایەتی پاڵتۆی دوو کاکە قسە بۆ تۆکەم بە قوربان بەڕێوەبەرایەتی تاپۆ لەکوێ بەڕێوەبەرایەتی پاڵتۆ لەکوێ هون سويتي ئەرێ بە شەرەف ئەها ئەها ئەبینیت چاولێ دەبێت پێشەوە کاکە شلون بليتي قول بعد انت شلون بليتي ئەها بەڕێوەبەرایەتی پاڵتۆی دوو بس قول بعد هو واز ديكشن هو واز خلاطك بينا بس بم هاي مو بالطو ئەخی منیشم شەڵا زستان بۆ خۆمان لەبەرمانە کردو والله نجاتش ماله جۆ ئەم دە 12 کەسم نووسی و هەمویان بۆ عقوبایی باشا حد هەمویان کەمامەیان پێ و تا ئێستا حاڵی نەبوو بچێمەوە باشا اینجا دوو هەم بزانن لژنی مشتریات کێیە بۆم بانکە بزانم ئەو وەستای کارەبایی کە ئێری تەعمی کردوی کێیە یەکسەر غەرامەیەکەین اخ قول بعد الكهرباء بو کاکە ئێمە ژوور و خۆمی کێشم بەوەیە ئەچمە ژوورە تەپی سەرمەوە بۆیە کاکە شیر وەرم تۆ سەر معقول نییە اخي تقول بعد خدای الكهرباء كان وخدای سوريا قشنيه ئەی ياخذوا جنابي تريشي ها أزين شو أقول بانجا والله يبور قناعتي به لحفتها كان وأم دايري دام زراوة حتى أقول بير جنابي يك مدير ما نجيش الصحافة بخوا أخذ أنا اللي رمى أقول لنا وما أبو جاوب بطريقة باسك كيف مديرة بخوا أدري شانسي خو ما أدري إيش أقول ولا احترامي خوب قالت أنا باسي نبي ها أقول بان جواب كده بالله ئەم حوکەسە تەجاوزیان کردووە مابێ خەرامە بکرێن لیژنەیەکی تحقیقی باشیان لەسەر دروستەکەین ئەم حوتم بۆ تحقیقێنێ شو قربان بی تحقیقێنە قربان جمن بيتحكينا بيسو بس بيتحكينا من بيسو کاکە یعنی لیژنەی تحقیقیان لەسەر دروستکە بۆ شێت مەکەین باشا قربان جا بس دەیفەرموو بس تخوا زور يك توزان زور نزيد ما بلوا ده تبينا لا حول ولا قوة إلا بالله شێت مەکەن بە قورعان ئیدی کاکە بۆ نزیک نابیتەوە قربان نمو كشكة تو هنا بلا كشكة أم فيروسي الفيروسي ده تو بمريا بمريا من بۆ توش نابم طول ها باو کەڕە و چی بۆ میگمیکە شەهاب منە ئەرێ بابەکە من بان لێ ناکەم دایمە لە ژوورەوە کەوتووی کە بانگ دەکەم بەدە کەڕەتی نابی دانیشە منە بانێ بڵێ منە تێم بگەێنە بە قورعان ئەها سەیری کە تونێلەکەی پیرما مەزانیت نەقڵ دەکەم بۆ تونێلەکەی پیرما مەگەر ڕاستم پێ دەڵێت چۆنی نەقڵ دەکەم بۆ تونێلەکەی پیرما ئەوەش تونێ ئەوەیە نە دایرەی دێنێ بەس لەبەر هەتاوەکە لەبەر تونێلەکەی بێ بووسوتێنم بۆ ئەی ئەگەر ڕاست جوابم نهێیتەوە تێم بگەێنە ئەم شتە چێ بەستوتانە ئەو ها کەمامە ها کەمامە تەماتە کەمامە بەتهەتە کەمامە حەولە تەماتە کە کە ما 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 کەمامە کەمامە بە کەم هاتوو خەریکە فێری هین بکە عەمرن نەمێنە بۆ نازانمەڵێ کەمامە ئەڵێم بۆ بەسووتانە بە قورعان ڕاست جوابم نەیەیتەوە شاب بە کەسیان نوێرم بە تۆی وێرم نەقڵەکەم بۆ بەردەم تونێلەکەی پیربە بۆ نەقڵ دەکەم ئەگەر ڕاست جوابم نەیەیتەوە دەی پێم بڵێ بزانم بەخوای لە خۆشەویستی تۆ بۆ نامانێت تووشی ڤایرۆسی بی ئەمە توش بووینە حول ولا قوة ئەمیش نایڵێ خەریکە و مێشکەم تێگەچێت باسە هەسە بڕۆ دەرەوە بۆ لا حول ولا قوة هەسە بڕۆ دەرەوە کاکەم قەت لێکم پێ مەکە بەم بەیانیە چۆن هەسە بڕۆ دەرەوە کوێ هەسە بڕۆ دەرەوە کوڕی لا حول ولا قوة إلا بالله چاوەڕێی قاوەکە بوو پەیجەکان هەموو گەڕاوم لە باسی ڤایرۆسێکی تایە نە کەناڵێک گەڵێ ئەم نەخۆشیە بڵاو بۆتەوە خوا ئەستی نوێشتە السلام عليكم. راش كارلت في گاتی باوکە خوش بسپاس سلامتي. هەستی ڕۆڵەوە لە سەیریکە مرتاح ليرة. كارلت. ڕۆڵە ئەمە مەجموعەیە ناو بەم داخلی سیستەمەکە کە بامزانم چییە بێ و چی نابێت قوم ليتا ناوا كان بلا يبينم. سام تيجا. تێناگەم بەس تێ بگەم ئەم کەمامانە چی ئەی هاوار كاك تۆ أول من بەسوتە. كاك لا تيجان. همو جماعة دالين فيروس والله مو من فيروس نير كاكا من دمودانم تيلم ده أنا وعم تيلقاني ده يعني. ئەزایشە گوێ بگرە ئەگەر بەوانیگە هەڵە خەڵەتێن بە تۆ هەڵ ناخەڵەتێن واعي. درۆکی ڕاست ناکە لا والله واعي. آخر ئەزاین چۆن مەڵێ ئەوە مدیر حالە حسابێت بە حەجمش بێ پێ دەوێرم والله أنا تواني عبد موسم تو قورية مي كاتلت. سێریکە ئەزا هین مەکە با هەڵەسم بۆ
جوكرا بس دي قد بس انا ما ترسى كرم هو ناوكوزم ناوخم ها سيدي كلاني امنا وانا زين شيمبولي كيف كاكلتي تو بس جوكرا حكيتي انا بخوة يا الله راهو سنة جوريها فلا مادة لا ولا ولا جوكرا بيجي بشين لا ما صبا ميخشطب يا بلد من لا شو لو تشيموت يشكاك لقى منابن حتى كان دمام كبسين والله ما خنقان بقرعه يكون خاب قينا قدسين بس عيبني ما بيبرين لا كاكا جا عيبني يا كاكا موت من مرة جداني دوانا كرم كاكا والله يوش زررتك إيه بخوا من الشرم لكم كاكا شرمي ناوي داني نبومن من لا جورو تشيموت يوش ما باش كاكا اما تابعي تونيا تصدقوا ملقى تونيا ايه هادي باشا فرمون سلام عليكم سلام يا تعيبي نجولو فرمون ولا كاكا ولا سلام عليكم سلام الله بخير السلام عليكم ماما سجانا يلتقي پێشی بچنەوەەر مۆزوعاتی مدی دوسێ جار ئاگدار کردیوە لە مەودووە کە مامە قەدەغەیە انت كواتا ماما سجانا مش ها بو موضوعاته برێستان دەوێت ماما سجانا خنكاي والله مردين هل يا شيخمان ابي الرجل تو بسيطه ما اقول بكري خذوا وصح 100 200 کاکەجان ئەمن 2 ساعت 3 ساعت دەسمە شووی باشە ئەنگۆ 2 دقیقە 3 دقیقە دەست تەحمل ناکە ئەیدی بەم ستەرێمش بۆ شەرم إمام ساجان تحمل ناكري بخوا تحمل ناكري كدتي نجوري بهيرنز دينو دري إي والله بونكي أو عندنا خوشة كدير سر قادر مكان وبوني ديته باشە دەتانەوێت چکەم یعنی پێ بڵێ اما فرمان بري اما كتابش دبن حتى تهودك حتى امزالك عمل تنشيش ما دوستي والله بوني عندنا خوشة بون بيستي بوغين دي اما تسكي مش انسان خو روبوت نينا بۆ چییە باشە با پرسیارەکەم مدیرش خراپە لا والله نعم هاوکارتان دەکەیان باشە بۆ نەکەت چیکەمە کێشە ماما ساجان بونا قلت لي شو يا دو بسيه كاتشي ولا ابغى قلت لي نشتي بوسي جابيني خو نقص زوري جكا تدك شارك راتب لي والله يخنك ئەوە کێشە نییە بۆ ناکە کێشە ئەگەر هەڵە مۆزوعشکە هەیە پێم بڵێ لەوەی زیاتر بڕۆن انت تروحي وتروح ازعاج عدل عدل هون يا خمل صاق نبي تو مثلا ما باشا صاحب باشا بقول ها دبر باوشينو انا مو داخلي سيستم دبر مساعد عارف الكلامي تينا كما هايون اما تشيا ديلتي في بيت كانوا بزان السبب قلت شيا دو خصمهم خويتنا غير من بوني هراسة لا توش ماس بك بون كم سزبري دي ما ساجان غريب ممكن كانوا كاكلتي فتشيتي أنا أنا داوكم كاكا بوني ناخوشة ما نصلا بوني ناخوشة بخوا راسك ما نص عريزيكم بري عريزە دوو چییە ما نص ولا خم نقلك والله باشتري فكرة منش خلنا بس بدي بيزارني ما نص أزهري شيء ماما سجان تو بربلي إداري يعني أقول تو بشتواني ما نجي أي شيء بيك أقول تو ما في من جبل جنك أي شيء بيك ماما سجان عقل وابكي بشتيني ما نجي على زيك نسين هرمان بخبر زيكني بوزارة بديرك ما بوك طبعا ئەوە چارە سەریە بە قوربە یعنی ئەگۆ مشکتەنەوەی تۆ هیچ معنای نییە لا كاكا بجا سكر هذا ما بيوسع بقول لك ناكل كاكا جا أما أوان ناكل كل هل بشيبوني معطر بشيبوني معطر كل بروخ يا بوني بن هنجير بروخ يا مديري بون ناخوش دبرو لا تولد بوكات بروخ يا مديرة بوني زوزو نساء چ مزەهڕێەوە چ پۆزەیە هذا أولا من والله وما حكى هەستە بڕۆن سەرشی خۆتان دەی ئێستا مدیر بێت محاسبەم دەکات هەستم دەی راس ما مصطفى امن فكرك من غير چییە اول شيء ام بيدرم اقل جيبكي هم اتوش دبوربون من نزاد دبي هم اما زكون دبينو ولا كل اقول ناقش دبينو يعني اقل بجيب هذا الشيء قلت يوم من دم بلا بزاي اول جناب المدير رجل دايب بنت عيد ميلاد عيد ميلاد أخي شيبو يعني عيد ميلاد ولا ناخوش ميلاد شتواني بروخي بوني ناخوش كاكا راوستا بەسە رابي لك سري توكل راقصة ما فكرة بينو برێ بە قڕۆ بەس تەواکە خلق كرجل دايب بوني قولوا باع راوشتنا انت اللي هو برابركي عمو بيتسو عقدكي باشا أمن أفكر بترعك بيتانكو والله عيش زوزو والله أشهد وباطل والله أقصري لك ده تزار راوس تداي كما تلو درو بيتي لك
بکەین دەجارێت بالایە باشکە ڕاستکە گشتبینەوە بەوە مامۆستا بێ ئەگەر سەری گرت و ئەمە لەوەی نەجاتمان بوو ئەتچونۆ دەکەین یەک هەفتە ئیجازە دەبێت کاکە وعد بێ من ژەک تەنیسە بۆ بکەم کاکە منیش قات و چاکەتەوە والله منیش یەک بۆی ماقەت بۆ دەکەم ئاتو شار ئەگەر نایەن سەری ماژە عاشی دادەجێ تەواو کاتە با دەست بەس سەری بگریتی هەستە بڕۆ سەری شەڕ فەرموو Happy birthday to Latif. Happy birthday to Latif. Happy birthday to Latif. Happy birthday to Latif. ئەوە چییە تێک چوون چییە مۆزوع ئەی قوربانجان ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونتە هی من ئەی چۆن؟ گورە بابە من مانگی پێشوو بوو نا مامۆستاجان ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی جەنابتە بەچی ئاسانی بەوازام کە بۆ فەیسبوک بۆ هەمومان هاتووە گورە کاکە ئەوە برازایەکم هەیە لە خۆیەوە مۆبایلەکەم لە یەسانێت و نووسی وڵات باپیرەم عیدی میلادەتێکینە ئەسڵە ساسی نییە وەڵا قوربان حەزەکەی سوێنە بۆ خۆم بەسەری کێ ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی توێ دەوان نییە ئەخە دەوایەتن إنا ماما صعبت بقرد الجنابة من المرة أمر الجناد جناب ڕبی تاوان درێژ بێش والحاصل كيفي خۆتە نادەبێت بزانم چی تام بۆ جەنابی مدیر بە حکمەوەی تۆ مدیری ئێمەی جاگە دیارەکەم تۆ بیت ئاڕەڵا ئێ خۆتان بۆ نایەن کاکە بۆ ئەو تاکردە بن ئەی من پێم نەوەتی کۆبوونەوەیان کە بڵێ دەمامکانە فرێبن یەسەر ناوێنن بێنە پێشەیە ئەی مامۆستا وەڵا پێم گوتن بە خودای بەست نازانم دەبێن خۆتان بێن دەبێن بزانم چییە دبرو كاكا دبرو مرو ماما عیدی تەڕەماش بۆنە دەست خۆش ئەمەیان سەیسەکێک نەخێر ئەوە چی تۆش بۆنە بەڵێ مامۆستا ئەوش ئەوە چی تۆش بۆنە مامۆستاوەش دیاری منە ئەیلەوە ئەوش مەعاتڕە ئێ باش یعنی چی بۆ هەمووتان یەکنەوە سەبەب نە ئەمە شتێکی تیا هەیە ئەمە ئینەیەکی تایە تو أزعج في تو أنا ولا تو زي من تايبتها معقولة هم يقولوا معطر بو أي شيء مومية تێتەگەیەنێ حلوياتي عادي بزاين فيها تخوا زحمة نبي هالمرا ها من بعض يلا وده ما نشوف هي أنا ما بقول بدي يجومي يبدأ يعني يبدأ كل إيه باجت خلاص إنت أولي راسيبة يك داني تايبتي شنبيه بلام أما ليرة ليرة رايم يبو بعد جماعات اللي برشا أنا بقول لي لا لا أما أزهين شيء أما بيبنا وبوما ثمانية أما هل خزانة بيخوينا ثمانية أزهين بوشوية بلام داوي جبود نقل داوني تنز دقيق زانوية باش باش کاکە بۆنەکانتان حازرکەن یاک دوو سێ كل بابي شوي وبخاتي خوات بخبري بابو شوي ڕەحمەتی خواتان لێبی دەمامەکەکان لابن لايلة تيناغم خليك أو ميش كم تيجا تين تين بقى أنا إنسان من تيوجي أنا شو معناه كتير تێگەنا تيوجي أنا موضوع حاجة شيء هيدا دي قربان جاني ما كسب أن نخوش نوي أي هم سبب كبوني نخوش جنابه يعني من بونا من أخوش وبوي تمام كتان كرد والله إيدي قصب كردايا ما مساتو أخذتو والله يزوسي مامۆستا درمانە داهات مامۆستا هەندێک ئەمە باش بووی ئەوەم نەبوو پێت بڵێم چەند زار ئاهات مەزور ئەوە خەری بوو بمرە بەخیرەتم نەبوو ئەمت پێی بڵێم ئەوەی وا ڕاستەکە كواتا يستا بشي كقارما هەر بشی يبو خير من باب لو سأل بون من أين أخو قربان جان لبري همو بيلانكا كقارما بدانا باوكم من جوعة تانية أقل لما ودوا بونم خوش نبو لدايرة هاد بابال بكرة جوا مامۆستا لەمە دوا بە بۆنەش خۆش دێت داوام ڕاستە کاکە ئەدی حەقی من مامۆستا ئەتو وعد یەک هەفتە ئینجازتدا دەبێ یەک هەفتە مۆڵەتم دەی لەسەر عادێکم بە پێشکەوە هەمووی لەسەر وعدی خۆی هەر ئەتونا هەموومان صاحب وعد دیارەکانتان شي والله شي يكون دبر سري شقي خو
تخوا دەمێنە و بۆنە بێ بەس بوومە بۆنی خۆش باشە بەخوا درۆخی باوکم بە خەڵی باوکم درۆخی دەباشە دەبڕۆ کاکە لە کۆڵ بەبڕ و سەری ئیشەکە و دەبڕۆ سەری ئیشە ئەمانەش فڕێتم یا الله منیش بڕۆ بڕدا سەری ئەو چیوە بۆنە بەجدیت ها ئەوە چیوە بۆنە خۆشە ئەرێ دەبێنە مکافە نییە نەبابە ماچێکم بەرێ ماچ بابە دایرێ دەبەس خوا دەمەشکێنە الله بڵی دەبڕۆ بە ساقم لە کۆڵم بنەوە خوایە ئەڵێم ئەوەی کە تایبەتەکە بیرن دەچێ باشە دەبڕۆ باشە توڵێن بۆ نانە ئەسڵ بن ئەترسم جووتی بە هەزار بێت باشە ئەوەی بلەوتی لە شوێنێکی حساسە بێ سم نازانم لە کوێ بیبە وەرە قارەمان وەرداشەوە والله مامۆستا کەس نازان خێر لە چییە ئەمن خۆ مردم حەزەتم ئەوەیە تێرخەو بوو ئەو هەفتەی بە ئیسراحات لەما لێ ڕادەکشم تەلەفۆن دەکوژێنەوە وەبی تێرخەو والله دڵی هەموومان خۆش دایرە هەموو دڵ خۆشە کەس نازان خێر لەزدا لۆ من خێری داو مۆزەفش ئیسراحاتە ئەوە بڕۆ یەک هەفتە تەلەفۆنش دەماکە تەلەفۆن دەکەی بە قوربانم تێرخەوە باشە مارداوە مال توش ئاو خۆش حافظ زەحمان بوو قارەمان قارەمان ئەیان خۆ خەوتووە ئێستا چۆن هەڵی بستێنم ناکیشە ساڵان و لە مانگانەوەدا لە ماڵێ بووە هەڵیستێنم یانە دڵیشم نایە هەڵیستێنم چی بکەم خۆ بە پیاوی دراوسێ ناڵێم خەوتنە قارەمان 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 ئەو چ بوو مەلەرزە بوو چ بووەوە نابوو مەلەرزە نەبوو تو زۆر قسەت دەکرد لە خەوکە داکتم با هەڵستێنم پیاوەکە ئامە تێک چووە دەنگی کچێ ناو هەناوم بەر بۆ گوتم داخۆت چ بوو ئەمە لە ساران لە ماگان ئەو ڕوو لە مارێمە گوتم با مراکە خەوەش بکەم ئەتۆ چ بوو چ بوو لانایە من ڕا کرد چی بکەم پیاوەکە خۆ بە خەڵک ناڵم دەبێ بە تۆ بڵێم ئەوە تێک چووە دەنگی زۆر ناخۆش بووە ئێلو ئەتۆ حەیران و لاوشی پێ دەرێ دەنج ناخۆش بووە ئەوە جێ شکارە باە قەت جێ شکار بێت تێ دەنج خۆش بی پیاوەکە ئەگەر سووتا ئەگەر تێک چوو خۆ دەبێ ئاگادارت کەمەوە ئەو کاتە پارێکی زیاتریشی دەبێت باشە ژنەکە کو دەبی لەو مارێ هەموو شتێک لەم بەنرخ دەبی ئەم نوشتیمە نوشتی لەو خاتری خوای پێت چۆنە بیبم بۆ عەزەی جیران نه لەو خاتری خوای عەزا ژنی قوتار ناکە بە کیندا بێ ئەو هەبە قونچکە چاوی دەگرێت دەستوڕێ شتوانەکەی بە قوربانە بنە بە قونچ دەنگی زۆر ناخۆش بووە پیاوەکە ئەو هادەکە ئەوە تو لەوە دوورەی سێ نەگی جێش چکارە باێت چاوەکەم العام مارتي ودي دم بخو مقصد على الارجنتيني چاکی کە دەچاکی پیاوەکە دوایی پسووت هێ دەبێ پارەیەکی زۆری تێدا خەرجکەین و بۆ خۆت ئاوا خەریکی بە بزانێت چی بس مێشکمە گەوەستایەکە دەزانین بخۆ کرد بە خۆی سێ بەرگە خۆ سنعاتی تیارندی ئەو بەرگانەکە شت بیتەوە دەکاتن ئەی بوا دەکەیت خەوەکەوە دێنێ خۆ دەبێ ئاگامان لە ئەشیای ماڵەکە بێت و بەس تخوا مێشکم بە بەکڕبە بەس دەنگن نێت و وەڵا دەنجەوە لە دەنجێت خۆشترا ئەی دەنگی خۆتە گوێ لێ نەبوو چۆلەکەت بەڕێ دەکرد ها بگرە پێش نەکەی هەتا ئەمن تێر خەو دەبم نەکەی ئەوی پێکەی لۆ خاتری خوای باشە کاکە تەمبەڵ باشە کاکە تەمبەڵ بەچاوم سەر بە نەماوە بۆ خەو تۆ جارە گاسم کە بزان قوتۆکت دەبڕم یاننا ئێستا چۆن هەڵیستێنم نازانم چۆن ئەوە خێرا دەچێتە نێو بەحری خەوەوە دڵی ساڵ دەری 12 مانگەکە نەخەوتووە ئێستا
بڵم چی قارەمانێکی کۆر بەناو قارەمانە قارەمان ئەوە چ ژنەکە بڕۆ دەکەی بکۆ لە دەکەیاندا دەرکەی چی منم دەبێ ئەوە بە تەپڵ و زۆر نەهەڵەستێنم خۆ هەڵناستی ئەوە چێەوە ئەوە بزای دەفێ لە دەستا ئێ پیاوەکە بە قوربانت بم ئەو تەباخە ئاگرەکەی زۆر بووە زۆر بە بڕەچی کسکە ئێ پیاوەکە بڵێ بۆ خۆم نەزانم وڵڵا کەزیشم کرد بەڵام ژێر مەنجەڵەکە ڕەش بووە ترسم خواردنەکە تاڵ بێ لێگەڕ چاوکەم لێمەنێ نیوڕیان تەلەفۆنش دەکەم با بە دیلیڤەری خواردنەکەمان لێ بێتن باشە ئەم حاڵەوە ها ناقەتێ با بڕۆم بە دوای عەزیزی دراوسێم وەرە چاکم وەرە فاتە گوڵم پێ پیشامە دەکات بدەم وەرە باش ئەم لە خەو کرد وە دەزانین پێم خۆش هەڵستێن لە خەو ئەمەش ئەو غازی هەتێدا نمایە تۆ من دۆ لە خەو کرد ئەیاوار ئێ بە قوربانی چاوت بتڵەکە هەڵگرە و بی بە پڕێکە ئازلو هەرگرم ئێستا تەلەفۆنش دۆ کابرای مارکێت دەکەم دێنومان دەگۆڕتن بڕوان بەوانە هەیە نیوەی بەتاڵە ئێدی چ پێم ژنەکە ئێ بتڵەکە هەڵگرە و لەگەڵیشی لەگەریشی چی چاوکەم لەگەریش چی بەس برێ بە قوربانە لەگەڵیشی بۆچی بچین بەنزینی 1200 بکڕین بەنزینی حکومیەکە بخۆی باش و هەرزان و 750 وەنیە بچۆ سەڵی بەنزین کچی ئەوە تو دەرێ هەروەیە یعنی ئەمن ئەو ڕۆ بەناخیر جام لە بارەما بچم غازی بگۆڕم لەولا بچم سڵی بەنزین ئەوها سوڕایتەوە ئیلا خوا دەزانین سڕە لە شوێندرا ئەتۆ دەردی لو دێمە چاوەکەم بۆ ئەوەندە شت قورس دەکەی بۆ ئەوەندە تەمبەڵی هەر خەوتوی خەوتو باش یەک دەقە تەلەفۆن بۆ چێ دەکەی یەک دەقە کڕبە تو اجازه دوك دلو تليفون دكتور برو صحتك الو قهرمان كوي ما وصل يعقوب باشي سلامت بيا ربي تسي واتوني قد نخوت بي والله زي من الاخوة السفلية وشي سما روسي والله قوت مستعب اخوي نستيا كل نسنيت ما مستاجان ام الانزازه ما قلت اسرعات كم لما ما اوجد لي دقر ام بنوم لو خير هيساني قومي كلنا والله عاوز هالمشكلة دامك دي نقصك من الدادة اللي غاز بها أو زال دي غاز عادي جزور أو زال دي الشكارة بايديني أو زال دي هالمصري بنزيني والعاسي جفر كان بيدا كاتن هي استيانا بأوروش برواتن شش روج دميا لقود هالإسلاحات كو بخوة شش روج كل شش روج كدو دبلو مالي بقربان دم هل إستا خود قرم دي مدائري باشا دوامي تي حالي تي أتو تنصال بمدري إجازة إستاش إجازة دوك ندري ديمو دوام دبرو سلاحتك كل خلق ممنوع بيك روج إجازة ويك يك حفتة وقتيا باشا ما مستوى يعقوب أم بسالش لمديني خندك فرمو سري بنزيني خوشترا يا لدائري دانشي سري بنزيني لا كاك لا ولا دائري ولا دائري كواتا أمش إستا ديمو دائري إن شاء الله بۆکوێ پیاوەکە هەزار ئیشی لێ لەو ماڵە بۆچێ ئستا جەرگت خواردم هەناوت ڕەش کردم ئەم دەڕۆم دەسمە دائیرێ ئەتو لە خۆ لە ماردانشە باشە دایرە وەرە پلاکی ئەو ژوورە تێک چووە چاول لێیە پیاوی ئەو دەورە و زەمانە خۆ جواب نادەنەوە پێیان غەدرە ئیشێک لە ماڵ بکەن لا باش السبر بێخەمبا ئەو ڕۆبزانە چۆن دەدگەێنەوە يا الله صبر سەبرە پیاوەکە سەبرە صبر بقربان دم صبر باشە پیاوەکە صبر رو تماشي لك كلو سيان دانيوا سيارة بلا بيش السيارة بتساعد او هشتا ورقية باش پیاوەکە بە قوربانم من هەر لە سیارە کۆنەکە ڕاحاتوم فێری کامێرا و شت نەبوو باش تمام ما بكون ماكو ما دبي طالو السيارة معينة صبر راقلة صبر دور ها واخذك السيارة بيكم وەڕەدم کرد پیاوەکە صبر کڕەتەوە بێخەمبا صبر زانە کود أولا تماشي وليابك إيه تماشي بكشوا كورني پیاوەکە ئەوانە بێ سەیتەڕەم نییە بەسەر جادەکەیە باش تاسي بقربان
لا حول ولا قوة إلا بالله. پیاوە کەرە بۆ أول شيء نەدەترسی تۆ خلاص بقى صبر بقى بروح إيه تاوا لێرەوە نییە؟ تاسع طبعا شبكة رانكلي بوس رانكلي أنت ببيني. ئێ باشە حیاتم دیم چیم کردووە صبر ڕۆیشتوم کەسی لێ نییە بە قوربانی بقوم بسرعتين يا رب. باشە ئاوها باشە؟ باشا تجي تطمك يا باشا. سبوا لا تتوهم بسيارك ليه بكم؟ أنتوا ببي إشارة للسوريوة؟ هندێک جاریش ناوەلۆ بمزاج يعني؟ نا بەخوا تۆ ها تەرکیزم لە شێوێنی نایڵی ماري بقربة ماري من كوربكم ماري عالمش كوربكم الشركة بمليون دولار سيرفيكت نوتس داينية. باشە پیاوەکە کەسی لێ نەبوو بۆ خۆت قەلق دەکەی ئەها سێرکە سەیتەڕم بەسەر هەموو جادەکەیان شكاين برمدة. صبر طاسية صبر استاذ قشتك بدا باشا اتوش سادك يشتيك ددي يا الله انا الصبر خوت ساخني بقربان خو فردك يا عم فردك باشا پیاوەکە وا مەگەسەرم لێ مشێوێنە باش لمشي وادي خوب صبر شنو صبر اواشنا ناقم موعدك برك برو خو نقول راقل السياري ئەخ پیاوەکە وەڵڵی سەر لێ شێواندوو لا بقربان دم نمشتك شت بس سياري دي صبر سوراني خۆم لە خۆم دانیم تۆش سەر لێ شێواندوو صبر باشا انت معي فين بيعم بقشي ها اودي سبب اشاره سوريونيا شنو تاسع صبر تاسع بقربان دبم باش پیاوەکە باشە چیم کردو خۆجارێ نەگەیشتومەتە تاسە يا الله شنو راقلة بقربان باشە دەتبەم ئێستا دەتگەێنم تۆڕاوە راقلة سيارة عفر ستوب تو جيبتي اقرم بياو مزاري كودك سوار دبم بيام برون باشترا دكي كو بقربان وتانا مرديمه سەر لە منی شێوان خوان لقلبي تدكي بكي باشا دعم دكي ومشكلة مني بس تعرفون خوانەکە دەعام بکەم بای لەگەڵ تۆوام لێ دێدەنا عیبم نییە بقرآن قزلات جوري بي لو دقريي پیاوەکە هەر خۆم لادا کەچی و ڕستیفەر خۆی لێدا راسي خويلي داي دمزاني اتو دشمن قلق زورا بس بيش اوي تيب جنب التواوي يك بسيارة بتسوقم هي بەڵێ باب ديان بابيرد هيك مشكلة كان لقى راسي فيها بو وقت خوي تۆ گاڵتە بە ئێمە دەکەی هم براسي دومي حق تو اكرموها ئۆف اون تيبو نيسان پیاوەکە زای تۆ گاڵتە بە من دەکەیڕۆ سیارم بۆ ناگۆڕی گاڵتەم پێ دەکەی چوومە مارکێت ویستم سیارە پارک بکەم بەکەم لێدا ڕۆیشتم ڕاست عەمودێک خۆی لێدا عمود خويا تودا باڵێ تمام هستا بابڕۆین بۆ کوێ دەچنە مرکە شوڕتەی بۆچی شکایەت لە عامود دەکەین وەڵڵا لەگەڵتم وەختێک من چوومە ئەوێ ویستم پارکی کەم عامود و مامودی لێ نەبوو نازانمەوە لەکوێوە هات دەی بسمەش مرکە شوڕتەی بزانم ئەوە چیە دژیات و دەکاتن بچی هەر جێکی عامودش لە پشتی تو دەچەقینتن ناناواش نییە شتەکان مەگۆڕە گاڵتەم پێ مەکە بزانی چی خۆرەوەندە نییە ئەی چی بووە وای زێت ئێستا وازدەوەی بینە سیارەکە لە چییە لە دوکانێکە لۆ چ دەکا شای دەکڕی نۆڵا کابرایەک دەعامەکەی لە باوەش کردووە لۆ دەعامێک کۆندە جوانە بە قسەم ناکەی پیاوەکە چەند وەختە دەڵەمەوە سیارە بگۆڕە فلاشم لێدا ئاگای لێ نەبوو لایتم لێدا ئاگای لێ نەبوو هۆڕنم لێدا ئاگای لێ نەبوو میش ڕاز لەگەڵ دیوارەکە کردم بە یەکێک لۆ کابرا لە چیە بوو لە دوکانەکەی خۆی ئەی هاوار یانت بخۆری توی ناو دوکانەی کابرا بستە چێن دەرە ناو دوکانی خۆیتی کابرا مرد
اسعاف حاد منش بتاكسي كاتمو ماله يا هوار تسلم من دكياتو كنا قلبي عقلياتو كنا مشين دكياتو اي هوار كون ماري متكور كردو ماري على مشكور كردو لو لو دكيلي لو كابلا دكيلي مني تتحمل من معاناة وانا دزانم ما دام قريا كابرا مريا اي هوار تتلا من كرد كابرا تبكم تشي مشاكل عايشة كده بقى خلشي من بو كابرا ناقرين بو بدبختي خوم دقريب لو بغت تسعيبيتي سيارك تويراك دي وزلامك الكشتيا بياو كم عيبي هيا لو بياو كتسعيبيها تو ساعة شو مدى صالون خريكي خوم 6 ساعات اللي ردانيش تبقصد بودكم جاري كتب بيروزت بين ملتش كم هيك خو من هاي نعدت لك بالصالون ده اتو سيارك تويراك دي وكابلك كشتيا هستا ما قلتلش لك بستا فرمون. سلام دكتور جان بخير بي ها؟ بخير بي ئەو بەم نەڵێ بەخێر بابە تۆ هاتی وەلای من خۆ من نەهاتوم وەلای تۆ ببوورە ئەوە بەهۆی نەخۆشیەکەم و مێشکم زۆر تێکچووە خوا گەورێ ناوی بەڕێزت لانا لانا خان لانا خانی جۆم گرتو بزانم چیتە واللهی دکتۆر دڵم زۆر تەپەتەپ دەکات زۆر بەسەریعی لێ دەدا چ کاتێک وای بزەبت ئەو کاتێککە بەسەر قادرمە دەکەوم دەچمە سەربان خۆ دیارە وازەحە و بۆیە دڵمان تەپەتەپەکە چونکە ڕاضە ناکەین نا مەسەلە ڕاضە نییە ئەی چییە؟ ئەو کاتانەیە کە تایر دەبینم بەڵێ؟ کە تایر دەبینم تایر چییە؟ تایر وڵا دراوسێمانە و خۆشەویستمە یعنی مەسەلەکە عەشق و غەرامیات و حوبێنەیە تو عیب ناکەی بابە من دکتۆری دڵم بە ساقە بم ئێستا کەی مشکلێ منەوەی عەتف و غەرامیات و حەنانۆمانە حەلکەم ئەخە بۆ ئەم نیشانان بۆ توێناوە تا دڵم چارەسەرکەی کچە جوانەکەم ئەگەر ئیشە نییە هەرەو نەخۆشیەکەتە نەخۆشی نیە بڕۆ حافیزی بێ ڕێگەمان لێ بەگەر ڕجال لێ نا نەخۆشیەکی تریشم هەیە ئادەی بزانم سرم زۆر ژان دەکا چ کاتێک ژانەکە؟ ئەو کاتێ دەچم بۆ سەربان ئەم کە تایارە بینیت؟ نا ئەی کە نایبینم باوکەڕ جاماکرێت تایر ببینی ژانەکە تایر نەبینی ژانەکە کۆرە بابە بۆ خاتی خوا ڕەحمەکەم پێ بکە من دکتۆری و نەعۆشتانەیم حەقم چێوە سەرژدانەوە بڕۆ خۆ حافیزە بێت ئەخە کێشەیەکی تریشم هەیە لا حەولە وەلا قووەتی هەر عەلاقەی بە تایرەوە نەبێت دەست و قاچم دەلەرزێت مۆزوعی ئەو لەرزینە ئەمە مشکیلەیە چ کاتێک بزەبە دەلەرزێت کە دەچمە سەربان هەر نەڵی تایرم ببینم یان نەیبینم نا ئەی کە لەگەڵ کەژاڵی دراوسێمان دەیبینم خۆر بەوە سەربەرە کاکە جا من کاکە جا لە محەللی ئیجتیماعیەتم نووسنگەی هاوسەر ژینیم هەیە دادا من دکتۆری دڵم بە قوربانم تۆ بۆ ئەم لێکەی چاوەڕاستەکەم باشە دکتۆر دەکرێت داوایەکن لێ بکەم چییە؟ ئەخر بۆم دەکەی لا حەولە ئەزانین چۆن پێ ناخۆشەوە وەختێ لە من زۆر بێ بڕۆ دەرەوە خوا حافیزە ئێ باشە و داواکاریم بۆ جێبەجێکە هیچ ترم چییە فەرموو بزانم تەلەفۆن بکە بۆ تایر تایر کەری شوێن بۆ تەلەفۆنی بۆ من حەقم چێ بەسەر تایرەوە خوا قسەی پێ مەڵە پێم ناخۆشە بەس تەلەفۆنێکی بۆ بکە قسەی لەگەڵ بکە هی تایر ناڕەقەمی باوکی تایرم بێت بۆ دەڵێ بێتە داوام دەتۆ بمەرێ تخوا پێی دەڵێ بێتە داوام دەتۆ بمەرێ دادێکە ڕەقەمی باوکی تایرم بەرێ دەمێ بەس تخوا پێی بڵێ ئاڵتونم ناوێ خانووی جیاشم ناوێ بۆ خۆشم بەخێوی دەکەم شێت مەکەی خەریکە شێت مەکەی ڕەقەمی باوکی بەرێ باوکی دێ ئەوت 0 750 0 وچی بەجی دانە ئەم باوکێتی؟ خوا ئەوە ڕاستە هەر شتێک بخۆم هەر نەگرم نابینرێتەوە لەو مارەیە ڕشتر بەبارەوە بزر دەبیت فەرمو وەرەقەی کارەبای لە چێم دەرە تەلەفۆنیان ئەلۆ ئەلۆ باوکی کاک تایرە؟ لا حول ولا قوة إلا بالله بحق خوا يكفي سنادمو بقربان فرسي چی وشتی چی تو بزنم نالم چی روحکم كورا بوما فيلم لدزو حكيمي دينار ما لدستايري باريتو قردتسه لو قرزاري دنيا وقيامة متيوه کێشنێ قەردەکانجی بۆ دەدەم بقربان مسألة قرز نية تو كرك هي ناوي تايرة أنا والله كوري منها بس بريا وزع كوربا ما بتاعهم أو أولادهم نديد بها چاوەکەم دەتۆ پەلەمەکە تۆ بزانم من چیم؟ ئەتو چێ بەس بزانم من دکتۆر کامیارم دکتۆر چێ کەمتیار؟ ولی احترامی خۆ بگرە کەمتیاری چی؟
کامیار کاریان وەرە کامیار کاکە خەریکە سەر منیش یەکەیە دەبێت چ بە شەرێکە هەم خەبەر ئاسن لەوەی گەڕێ کوڕە من بەعاتی برادر دکتۆر نەبووە هەر برادری شەلاتیان بووە ئەتو چێ بەس بزانم ڕۆحەکەم من دکتۆر کامیارم ئەگەر ئەتەوێت ناموسێ نەچێ ئەگەر ئەتەوێت حیان نەچێ بەدەزەوهەتیوانێ دەرگای سەربای لێداخە بە شەرەفم وا بزانم حەزی لە نیوەی کچانی گەڕە کردووە کورە تۆ عەجباتی چی ئەو شتانە کو دەزانی ئەتو چێ خۆ بناسێنا من پێ ناڵم دکتۆر کامیارم ئەوتانێک کچەکەی هیم لای باوکە نەوتیە قارەمان کورە ئەرێ وەڵا قارەمان جیرانمانە ئیدەڕەکە فرێ کوڕەکە بکەوە کاکە لە سەما خەریکی حوبێنەیە کورە تایر کورە تایر هاتیم وەڵا لە حەقتم ئێستا قبری باوکم خەوڵە بۆ پێنەوت بێتە داوا وەرە چی بە شەرەفێ سەروانی بیکوژم بەڵێ بابە بۆ خاتی خواکەوە ئیشی منە قزانی یەکەم دادەگیان دازەڕە خواحافیز بەخوا لێرە ناجوڵم هەتا چارەسەرم بۆ نەکەی ئەوان ناڕۆیت نا بەخوا بروس بروس بەڵێ کاک دکتۆر بەخوا باوکی بروسکیش لێرە بێ من لێرە ناجوڵم ئاوا ئارەوە ئەمە چێ کردوتە چی و دادژان کێشە باسی عشق و غرامیات بۆ منەکە بیکەرە دەرەوە هەسە بابە جان سیشمانەیە کاکەگیان ئەوە دکتۆری دڵ نییە ئێ ئێ چارەسەری دڵم بکە جارەسە کاکە من فتح سەدرەکەم و شەبەکە باڵۆنەکەم ئێ فتح سەدرەکەش بۆ من بکە جاخۆ من فتح سەدری بۆ کەم و تایای بە قورانی تۆ پێرم تاشی دکتۆر کوڕە چ زانم مردوو بێت سەری تۆمە بەخوا هەتا حیلاجم بۆ نەنووسی لێرە ناڕۆما دارێ ئەی چی بکەین عیلاجی بۆ نووس ئادی دەباشی دەبوو موسەمانە جاتمان دادی جانێرە دکتۆرەوە هاتوواری ناوێت هێ دکتۆر دەبێت چارەسەرم بۆ پێویستە ئەوە زۆر حیلاجەکەی بەسە بێدەم وازە باش علاجەکانە بۆ موسێت دەبێسە ئەوەدا سەرێرەکەی خوارە وەریگرم نە نەمەیە بە سەیدلی بێ بە باوکێ باوکم باو بوو کڕێ بۆ باوکی لانەتکە خێرا کچەکەت بدە بە شوودەنە ناموست دەبە ئەوە چێ دکتۆر ئەوە حیلاجە بابە تۆ زیڕە و کردەوە شو خەریکە سوێ دەبێتەوە ئەی هەرەوە عیلاجی تۆ ئێوەتر لە حیلاجە مەورۆسە نەمودەوە بۆ باوکم بنووسە هەر نامەوێت حیلاج باشە جارێکی تر ئەم نەوعانە بکەیتە ژوورەوانەیە ئەی باشە کاک تۆم جوزان مۆزوعەکەی ئەوە هەم نامۆستە بم داوای لێ بوردەگە بە قورئان ئەسام تێچوو بە قورئان ئەها خەریکە مێشکمێتەقێ ئەزار وەڵا تەلەفۆنێکم بۆ قەلەندەر قەلەندەری قەلەندەر ئەمەی دەروم ناسێت بەسەر چۆ بلیتێکم بۆ مێشکیان تێگام ئەمڕۆ هەتی ئەسام تێ قەلەندەر یەک دقیقە هەموو جیاوە لەرزێ چیە دەی خێرا وای کاک دکتۆر داوای لێ بوردەگەم کارتم پێ دەمەوە زۆر تەواوە سەری توێ تۆ کەی وەحدەو پێ بوو دەتە خوب بووی وەحدەو پێ بوو قەلەندەری دەروون ناسی ئەلۆ بەڵێ نووسنگەی دکتۆر قەلەندەری دەروون ناسیە بەڵێ بەڵێ خۆیەتی بە قوربانم بلیتێکم بۆ ئەمڕۆ بۆ بڕە بۆ خۆم زۆر باشە بە ناوی کێ دکتۆر کامیار دکتۆر کەمتیار وەرە بابە کامیار کاکە کەمتیار وەرە کاکە کەمتیاری چی بە قوربان ئەمڕۆ بۆ واکەن من شێ دەکەن من ها دەکەن دکتۆر کامیار دکتۆر کاک دکتۆر کاک دکتۆر شت خوا ئەلۆ ئەلۆ وەرە ئەلو ئەلو چیتە خۆشکەکەم وەڵا قوڕکرد بەسەری دکتۆرە جەڵدە لێیە گەرمە ساتە بەسەر هاتە سەیریکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتە بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە ساتە چیتر بەسەر هاتە تەنزانیە تراژیدیە کۆمیدیە وەڵا کۆمیدیە حاجی پێم بڵێ وەزعتان چۆنە خۆی بلێ وەزعمان خراپە کوڕم باشە لەبەر چی؟ ئەم سەردەمە قەباحەتە مرۆڤ ئێستا ناڕەحەتە قەناعەتیان هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە چاک و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە ساتە بەسەر هاتە کۆمیدیە وەی چیتر لە خۆ تەمەشاکە